مسرور بارزانی شێوەرداری جوڤەتە ئاسایشە هەرێما کوردستانê pêşwazî lê Jean-François Giraud berpirsê veşa Afrikaya Bakur û Rojhilatê Navîn lê Wezareta Derve Fransa şanda pêrekir. لە سەرەتای دیدارەکەدا شاندی فەڕەنسیی خۆشحاڵی خۆیان بەرامبەر جێگیربوونی ڕەوشی تەناهی هەرێم دەربڕی و هەروە سوپاسی هەرێمی کوردستانیان کردبووە بە خێرایی پڕکردنەوەی ئەو بۆشایانەی کە بەهۆی داڕوخانی سوپای عێراقەوە لە پارێزگاکانی مووسڵ و کەرکووک و دیالە دروست بوون. هاوکاشان دەکات جەختیان لە سەرڕۆڵی کاریگەری هێزی پێشمەرگە بۆ پاراستنی گشت پێکاتەکانی ناوچە کوردستانیەکان دووپات کردەوە. لە میانی دیدارەکەدا گفتوگۆ لەسەر دوا ڕەوشی عێراق و دەڤەرەکە کرا و هەردوولانی گەرانی خۆیان لە بەرامبەر پەرەسەندنی هەڕەشەی تیرۆر و توندڕەوی لە دەڤەرەکەدا خستە ڕوو. ڕاوێژکاری ئەنجومەنی ئاسایش ئاماژی بەوەدا کە پرسی مەترسی داعش تەنیا پەیوەندی بە هەرێم و عێراقەوە نیە، بەڵکۆم هەڕەشەیە پرسێکی نێودوڵەتیە و پێویستە لە ئاسی نێودوڵەتیدا گشت لایەنە پەیوەنددارەکان بارکی خۆیان هەستن و ڕوبەڕووی ئەم هەڕەشەیە ببنەوە. لە بارەی هەوڵەکانی چارەسەری بارودۆخی عێراق مسرور بارزانی ئاماژەی بەوە کرد کە بۆ هەر چارەسەرێک دەبێت ڕەوشی تازی عێراق ڕەچاو بکرێت و دەبێت هۆکارەکان چارەسەر بکرێن نەک دەرەنجامەکان. هەر لە چوارچەوەی ئەم بابەتەدا تشکی خستە سەر ئەوەی کە لە عێراقدا کێشە سیستەمی حکومڕانیە نەک ئەشخاص و ئەزمموی حکومڕانی. چەندین ساڵش ئەوەی سلماند کە ئەم سیستەما وەڵامدەری ویستی پێکاتەکانی عێراق نییە و ناتوانین بەم سیستەمە بەردەوام بین. مسرور بارزانی ئەوەشی ڕاگەیاند پێداگیری لەسەر بەردەوامی ئەم سیستەمەی عێراق باواتەی بەردەوامی کێشە و گرفتەکانە، بۆیە چارەسەر ئەوەیە بە دیدێکی نوێ لە عێراق بڕوانین و پێکاتەکانی عێراق لە ژێر تیشکی ئەم ڕەوشە نوێیە بڕیار لەسەر چارەنووسیان بدەن. لە کۆتایی دیدارەکەدا شاندی فەڕەنسی پاڵپشتی خۆیان بۆ هەنگاوەکانی هەرێم بۆ سەقامگیری زیاتر لە دەڤەرەکە دەربڕی و ئاماژەیان بەوە کرد کە لە هەوڵەکانیان بەردەوام دەبن تاوەکو کۆنەگەیەکی نێودوڵەتی لە پێناو چارەسەرکردنێکی گونجاوی ئەم ڕەوشەی ئێستا بهێنرێتە دی.